ڕۆژێکی خۆرتێکی بچووک چوو دکانێکێ تەلیفۆنا ژنێکی کرد. دکاندار ژوول و دوور ڕشخۆر لێ نەرێ و لێ گۆهدار دکێ. ڕابوو خۆرتەی بچووک ژوێ ژنێرە گوت ئەس خوازم لە قەسراتە کارکم. وێ ژنێ ژێرە گوت گۆ بڕاستی ژمرە نەپێویستە. وی خۆرتەی بچووک ژێرە گوت گو ئەو کەسەی لە جەمتە داهاتێتە چ قاسی دێوە ئەزی بنیوی حەقشتەرە کار بکەم. ڕابووی ژنێ ژێرە گوت گۆ بڕاستی ئێ لە جە من کەسێکی گەلێکی پاقژە و ڕێکە ئەس ناخوازمش دەست خۆ بردم و سوورێ نەمەیزێنە جهێکی دیشخۆرە ببینە. خۆرتەی بچووک هەر دڤژێنە بەردا. ژێرە گوت گو ئەزێ حوشاتە پاقشکم ئەزێ بەخچە ئافدم ئەزێ دارا ئافدم بەس تەنێ بێ لە گۆ ئەلجەمتە کار بکەم. ڕابوو وێژ نێژێرە گوت گو هەرە جهێکی خۆی دی ببینە ژبەر گۆ کارن جەمت تەنەیشتەرە و کەسێ لە جە من تجاری ئەشدەف نابەردم. پشتی گۆوی خۆرتی تەلیفۆن داخست. دکاندار باکرێدا گۆوەرە تو خۆرتێکی ژیهاتی خویایی لە جەمە کارکە ژبەر گۆ پێیوەستی ئەمە بە کەسێکی هەیە ئالی کاریامە بکێ لەوێ دکانی. خۆرتەی بچووک ژێرە گوت گۆ بڕاستی ئەلجەم وێژنێ کار دکەم لێ ئەسپێرە ئاخەوێم داگو ئەزانە بم حتا چه ئاستی ژمە ڕاستیە.